ئێستا لا پەڕێ بخوێنەوە تێی ناگەی قاموسێ بێنە کاتی خۆی قاموس نەبوو ئێستا هەیە قاموسی موبایلە ئەنواع ئەجهیزەیە بیهێنە هەر کەلیمەیەک و بنووسە لەسەری هەر کەلیمەیەک ئەم لا پەڕەیە نابێ یەک وشەی تا بێ نەیزانی هەمووی لەسەری بنووسە بێ نوسخەی خۆت هەبێ هەموو کتێبێک بێ نوسخەی خۆت هەبێ لەسەری بنووسە تەواو ئەوەی کە ئێستا نایزانی نیو ساعتی ترەی زانی ئەوەی کە ئێستا نازانی ساعاتێکی ترەی زانی بۆیە نابێ بڵێ ناتوانم پێی بکەم هەموو شتێک خوا پشتیوان بێ پێگەی خەڵکی وایە ئێستا پیرەژن و پیرەپیا و لە شارەکان لە شوێنەکانە هیچ خوێنەواری نەبوو ئێستا لە ناوەندی قورئان خوێنە دەست دەڵێتەوە پیرەژن هەر لە وڵاتی خۆمان بۆچی لەوانەیە بەقەد 10 کەس 20 کەس بەس حەریص بوو بێ لەسەر عیلم اشتیاقی زۆر بووە فێرە بێ